لە سێم ڕۆژی جەژندا ئێمە ئێستا لە کوشتارگەی هەڵەبجەین، کوشتارگەی ئاژەڵی هەڵەبجە. لەم کوشتارگەیە ژمارەیەکی زۆر کەم هاوڵاتی کە قوربانیەکانی خۆیان لێنن لێرە بیکەنە قوربانی و بەوتەی کارمەندانی ئەم کوشتارگەیە ژمارەی قوربانیان لەم جەژنەدا جیاواز لە جەژنەکانی تر زۆر کەمی کردووە و جیاواز لەم هەواڵەش ئەو دوای ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان لە سنووری پارێزگای هەڵەبجە بۆ دابەشکردنی کورسەکانی ئەنجومەنی پارێزگاکە لە ئێستادا ژمارەیەک لە لایەنە سیاسیەکان کاندیدەکانی خۆیان ئامادە کردووە، هەریەکە لە بزوتنەوەی ئیسلامی و کاکەیەکانیش پێشتر و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی ژمارەیە کاندیدی خۆیان ئامادە کردووە و لەگەڵ ئەوەشدا یەکێتی و بزوتنەوەی گۆڕان ئەوانیش ژمارەیەک لە کاندیدەکانی خۆیان ئامادە کردووە بڕیارە لە دەی مانگی داهاتوو سەرجەم کاندیدەکان پێشکەش بە حکوومەتی هەرێم بکرێت بۆ ئەوەی ئەنجومەنەکە پێک بهێنرێت و کەشوهەوای ئەمڕۆی هەڵەبجە ئەمڕۆ جیاواز لە دوێنێ و ڕۆژانی ڕابردوو 36 پلەی سەدیە و کەمێک فێنکی پێوە دیارە. مەزانیارەکانی ئەمڕۆ بوو لە سنووری پارێزگای هەڵەبجە. بەڵێ وریا حەمەکەریم پامێرمان